هاوڕێنم کاتان باش. خۆشحاڵم کە دێمەوە پێشبەرتان ئەمڕۆکە باس لە بەرنمەیەک وایانیش سەتای تەوەرێک بەرنمەیەک دەکەین کە باوەڕم لەو ڕۆدا بایەخێکی استراتیژی زۆر زۆر گرنگی هەیە ئەویش لە سەروەری دەوڵەتەوە بۆ کۆیلەی دۆلار. ئەمە سەردێڕی بابەتەکەمانە بەڵام لەناو ئەو بابەتەدا بە ناچاری کۆمەڵێک چەمک تاقی دەکەینەوە هەڵیان دێنجین شیان دەکەینەوە بۆ ئەوەی لە بابەتەکە بگەین یانی ئەگەر هاتوو ئێمە لە دەوڵەت لە کۆمەلگا لە سیستێم لە دیموکراسی و لە سەروەری نەگەیشتین و ئەو چەمکانەمان بە شێوەیەکی ئەکادیمیانە شی نەکردنەوە لە بابەتەکە تێناگەین بەڵام ئامانجی بابەتەکەمان جیهان بەرەوکوێ دەچێ لە قەیرانێکی ئابووری زۆر زۆر گەورەداین ئەو قەیرانە تاوەکو دێ گەورە دەبێ و هەر قەیرانێک لە جیهاندا یعنی کاتێک قەیرانەکان دەبنە قەیرانی سیستەماتیک و گلۆباڵ ئەمە جگە لە شەڕ چارەسەریەکی دیکەی بەخۆوە نەهێناوە بەداخەوە هەتا وەکو ئێستا شوایە و ئێستا کەش نیشانەکانی ئەمە دەبینین بەڵام با پەلە نەکەین ئەوانەی ئارەزووی تێگەشتیان لە بابەتی استراتیژی بابەتی ئابووری بابەتی دیموکراسی و دەوڵەت و دۆلار واتە فینانس و داراییدا هەیە دەبێ لە سەرەتاوە بە سەرنجەوە گوێ لە بابەتەکە بگرن ئەگەر بە سەرنجەوە بەڕاستی گوێ لە بابەتەکە نەگرن لە بابەتەکە تێناگەن و تاموچێژی خۆی نامینە دەمەوێت پێتان بڵێم ڕەنگ بێ ئەم بابەتە بکەینە چەند تەوەرەیەک من تەماشای سەعات دەکەم ئیتر دوو تەوەرە دەبێ و ینی سێ تەوەرە دەبێت بەڕاستی زارێ نازانم بەڵام لە دواییدا باسی دەکەین باسی ئەمانە هەمویان دەکەین هەروەکوتم ئەو بابەتی ئێستا باسی دەکەم سەرەتا ڕەنگ بێ کۆمەڵێک چەمکشی بکەینەوە کە خوڵقی دەبێ مرۆڤ بە دوور درێژی گوێی لێ بگرێت و تەماشای بکە لەوانەیە لە بۆ هەندێک لە هاوڕێیان دووبارە بێ بەڵام بەگشتی پێویستە پێم وایە بۆ ئەوەی بتوانین گوزارە لە بیر و بۆچوونی خۆمان بکەین ناچارین ئەو چەمکانە بە پێی بیر و بۆچوونی خۆمان قسەی لەسەر بکەین بەڵام لە دواییدا دێینە سەر مەسەلەی ئەوانەی کە لەو بابەتەدا دەیبینین تەماشا دەکەین سەرۆکی دەوڵەتەکان وەکو قەرەج دەوڵەت بە دەوڵەت دەگەڕێن بۆ ئەوەی دۆلار پەیدا بکەین تەماشا دەکەین قەیرانی دۆلار لە عێراقدا گەیشتوتە چه ئاستێک ئایا عێراق دەوڵەتە و یانیش دەوڵەتی ئێمە دۆلارە بەڕاستی و ئەمانە هەمویان شی دەکەینەوە و دواییدا بەو جەنگ و شەڕە ماڵوێران کەریانەی دەبەستینەوە کە ئێستا لە ئۆکرانیا هەیە و ئەم جەنگە بەرەو کوێمان دەبا جیهان بەرەو کوێ دەبا ئابووری بەرەو کوێ دەبا باس لە سیستەمی نیۆلیبرالیزم دەکەین باس لە کەرتی گشتی و کەرتی تایبەت دەکەین زیانەکانی کەرتی گشتی چین خاڵە لاوازەکان ببورن زیانەکانی کەرتی تایبەت چین و خاڵە لاوازەکانی کەرتی گشتی و حکوومەتەکان چین ئەمانە هەمویان بەگشتی شی دەکەینەوە و ئەمەیان تا ڕادێک هەوڵ ئەدەین بە هەندێک نمونەوە بە سیاسەتی ڕۆژانەی حکوومەتی هەرێمی کوردستان و یانیش دەوڵەتی ئێران و عێراق ببەستینەوە و یانیش بە بیر و بۆچوونی کۆمەڵێک حیزب ببەستینەوە کە لەو بارەیەوە هەوڵ ئەدەن خەڵکەکان فریو بدەن دەمەوێت لە سەرەتادا بڵێم من کەسێکی ئەکادیمی نیم ئەمە بە تەنیا هەوڵدانێکە لەبەر ئەوەی تەماشا دەکەم بەڕاستی لە مێدیای حیزبیدا کە هەموو مێدیاکان مێدیای حیزبین بەداخەوە جگە لە شتی هیچ و پوچ بابەتی ڕۆژانەی هیچ و پوچ بابەتی ئیستیخباراتی لینک شکاندن قات شکاندن پشتی یەک شکاندن جوێندان بە یەکتری هیچی دیکە نابین تحلیلێکی ڕێک و پێک نابین شتەکان یان دووبارەن و یانیش پەیوەندیان بە ناکۆچی و ململانەی ڕۆژانەی لایەنەکان هەیە و ئەمانەش شتی کوردخاینن شتی بێمانانە تەماشا دەکەین دوێنێ لاهور شێخ جەنگی لە کوێ بوو ئەمڕۆکە لە بەرەیەکی دیکەیە
و سبەینێ بەرەکەی دیکەش ئەو بەرێژ بەجێدێڵی ئەچێتە بەرەیەکی دیکە بۆ نمونە من کەس لێرەدا تۆمەتبار ناکەم و دیارە سیاسەتی ڕیاڵ وانی سیاسەتی ڕۆژانە پێویستی بە هەندێک مناوەڕە و شتی واش هەیە لە کوردستانی عراقدا سیاست لەسەر بنەمای گەمەی ئیستیخباراتی دەکرێت نەک لەسەر بنەمای لۆژیک و عەقڵ و فکر چونکە کۆمەلگایەکە لەو ئاستەدا نییە چونکە ئەمە تەماشا دەکەین کۆمەلگای ئێمە خەڵک هەیە مەسەلەن بۆ نمونە دروشمێکی زۆر بێمانا دەڵێتەوە کە هیچ بنەمایەکی مادی نییە کە هیچ زمینەیەکی نییە بۆ نمونە دیسا من حیزب و لایەنێک تۆمەتبار ناکەم وەکو نمونە دێن خەڵک هەیە دێتە سەر شاشە ئەڵێ گۆڕان هەڵدەستێتەوە تەماشا دەکەی 2000 لایکی لە بۆ چوە باشە 2000 لایکی لە بۆ چوە خۆ 10,000 کەسیش بینیوێتی بەڵام پرۆفیسۆرێک 50 ساڵ لە بواری ئەکادمی لە بواری فەلسەفیەوە ڕەنجی زۆر گەورەیە بەدیان پەرتووکیە بەدیان بابەتی سەرنجڕاکێشیە کاتێک دێتە سەر تەلەڤیزیۆن سێ کەس تەماشای دەکات ئەوە ئاستی کۆمەلگایە کە تەماشا دەکەین دەمانباتەوە شوێنە بەڵە بابەتەکە دوور نەکەوینەوە بینەوە سەر ناوەڕۆکی ئەو بابەتێک کە دەمانویست باسی بکەین لە سەروەری دەوڵەتەوە بۆ کۆیلەی دۆلار هەروەکو وتم لە سەرەتادا بە کۆمەڵێک چەمک بێزارتان دەکەم بەڵام هەوڵەدەم بە پەلا کۆی بکەمەوە بچینە سەر ناوەڕۆکی بابەتەکەمان بە تایبەتی لە بەشی یەکەمدا بێگومان بەشی دووەم و بەشی سێم سەرنجڕاکێشترن بەڵام ئەگەر لە بەشی یەکەم تێنەگەین بەشی دووەم و بەشی سێم بێناوەڕۆک دەبێت سەرەتا بابزانین دەوڵەت چییە دیموکراسی چییە گەل چییە یەکێک لە سەرۆکانی زۆر پێشووی تری ئەمریکا ئابراهام لینکن ئەڵێ دیموکراسی بریتیە لە گەل لە پێناوی گەل بەڕێوەبەرایەتی گەل دیموکراسی یۆنانمان هەیە واتە باس لە خەڵک دەکات خەڵک چییە چەمکی خەڵک چەمکێکی زەحمەتە خەڵک چییە بەڵام لە بواری سۆسیۆلۆژیەوە ئەگەر بتەوێت خەڵک گەل شی بکەوە بریتیە لە دەوڵەمەندی لە ناو دەوڵەمەندیدا دەگەینە چینایەتی یعنی چینی جیاواز لایەنی جیاواز لە هەموو بوارەکاندا بە تایبەتی لە بواری کۆمەڵایەتی لە بواری ئابووری لە بواری جیۆگرافی گەل لەلایەنی فەلسەفە و سیاسەتی دەوڵەتدا بریتیە لە بەکارهێنانی ئەو دەوڵەمەندیە یعنی دەوڵەت دێ ئەو دەوڵەمەندیە چۆن بەکار دێنێ چۆن ڕێکی دەخات چۆن دەیگونجێنێ لەگەڵ یەکتری ئەمە پێی دەگوترێ دموکراسی گوتمان ئەمە دیموکراسی دەوڵەتە بێگومان گوتمان گەل یانی دەوڵەمەندی و دەوڵەتیش ینی چینی جیاواز لێرەدا بمانەوە نەمانەوەی سیاست خۆی دەسەپێنێ کەواتە کێ حکوم دەکا کێ پەیوەندی ئەوانە ڕێک دەخا واتە حکوومەت و دەوڵەت لێرەدا دێنە سەر مەسەلەی سەروەری ئایا چێ سەروەرە ئایا سەروەری ئێمە باسی دیموکراسیمان کرد ئایا سەروەری و دیموکراسی یەکن زۆر جار سەروەرەکان بیانووی هەبوونی خۆیان ئەڵێن ئێمە لەلایەن گەلەوە هەڵبژێردراوی بۆ نمونە لە کوردستانی عراقیشدا هەیە پارتی دیموکراتی کوردستان کاتێک کارێک دەکا ئێمە پێمان ناخۆشە ئێمە پێمان بەدڵمان نییە ئەڵێ ئێمە لەلایەن خەڵکەوە هەڵبژێردراوین بۆیە ئێمە سەروەرین بڕیاری کۆتایی ئێمە ئەیدی کابزانین ئەمە تا چ ڕادێک لە ڕووی زانستیەوە لە ڕووی سۆسیۆلۆژیەوە لە ڕووی مێژوویەوە تا چ ڕادێک ڕاستە ئایا سەروەری کەواتە هەڵبژاردنە باشە خۆ لە سەردەمی پاشایەتیدا هەڵبژاردن نەبوو ئەو کاتیش پاشا هەبوو سەروەر بوو ئەوە چۆن دەبی کەواتە لێرەدا تەماشا دەکەین کۆمەڵێک ناکۆچی دروست دەبن ڕاستە هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە لە بۆ هەڵبژاردننی حکوومەتدا وانیش لە بۆ دەستنیشانکردنی حکوومەتدا دەستنیشانکردنی سەروەردا بەڵام ئەمە هەموو دیموکراسی نیە هەروەکو باسم کرد لە سەردەمی پاشایەتیدا ئەمە بە هیچ شێوەیەک نەبووە بەڵام بابینە سەرەوەی کە بزانین سەروەر چیەکەواتە سەروەر دیموکراسیە هەڵبژاردنە ئەمە چۆن دەبێ بە کورتی سەروەر ئەتوانین بڵێن ئەو لایەنەیە ئەو کەسێک کە بڕیاری دوایی ئەدا واتە
یەکسەر عەقڵمان بۆ لای دەوڵەت دەچێ دەبێ دەوڵەت سەروەر بێ دەوڵەت سەروەرە ئەو بڕیارەدا بە پێی لیتراتوری سیاسی بڕیارەکە نابێ ئارەزوومەندان نەبێ دەبێ بڕیارەکە پاشخانێکی سیاسی و بە تایبەتی یاسایی هەبێ واتە کۆمەڵێک یاسا و ڕێسا هەن کە پێی دەڵێن دەستوری بنچینەی لە چوارچێوەی ئەو دەستورە بنچینەیەدا سەرانی دەوڵەت بڕیار ئەدەن و دوا بڕیار ئەدەن ئایا لێرەدا بابزانین ئەمە دوا بڕیارە کە دەوڵەت ئەیدا یعنی سەروەر لەلایەک بڕیاری دوایی ئەدا و لەلایەکی دیکەدا ئەو کەسەیە کە کەسانی لە یاسا دەرچوو وانیش پابەند نەبوو بە بڕیار و بە یاساکاندا سزا ئەدا لە چەکی بەدەستەوەیە و تند و تیژی مۆنۆپۆل کردووە ڕێگانادا لە ئەو زیاتر کەسی دیکە تند و تیژی بەکار بێنێ و هەر کەسێکیش لە یاساکانی ئەو دەربچێ لی ئەدا و سزای ئەدا تۆماس هۆبس لە سەردەمی خۆیدا لە ناو ئینگلیزەکان واتە کاتێک ناکۆچی هەبوو لە نێوان مۆنارشیەکان و نوێنەریەکاندا نوێنەرایەتیەکاندا ئەوانەی لایەنگری نوێنەرایەتی بوون کە باسییان بەتەنیا لەسەر ئەوە دەکرد سەروەر کێیە تۆماس هۆبس هات وتی لەمە زیاتر کە قسە لەسەر ئەوە بکەین سەروەر کێیە دەبێ بزانین سەروەر چییە سەروەری چییە ئەو باسی لەمە کرد لە کۆتاییدا ئیتر هەردوو لایەنەکانی ئەتوانین بڵێن گەیانە ڕێککەوتنێک کە سەروەر بریتیە لە ڕێککەوتنی نێوان خەڵک و حکوومەت خەڵک و دەوڵەت واتە خەڵک و دەوڵەت ڕێک دەکەون سەروەرێک دیاری دەکەن ئەو سەروەرە بڕیارەکان ئەدا سەبر بکەن تۆزێک دێمە سەر ناوەڕۆکی بابەتەکەمان و لەوێدا تەماشا دەکەین هەمان کات کە هۆبز باسی دەکا باس لە گەرەکبوونی سەروەری دەکات لە پێناوی ژیانێکی خۆشتر باشتر و پارێزراودا سەروەرمان پێویستە کە دەوڵەتە واتە دەوڵەت وەروەکوتم ئۆتۆنۆمی هەیە چەک و هێزی گوشاری هەیە ئەو هێزە بەتەنیا لە دەستخۆیدایە و ڕێگانادا کەسی دیکە ئەو هێزە بەکاربێنێ ئەو هێزە چەکدارە لە ناوە خۆیدا بەکاردێنێ بۆ ئەوانەی ئەو کەسانەی کە لە یاساکان و ڕێساکانی ئەوان دەردەچن لێیان بدە لە هەمان کاتدا ئەو چەکە بەکاردێنێ بۆ ئەوەی دەوڵەتەکەی خۆی بپارێزێ ویانیش ئەو دەوڵەتانەی دیکە ئەگەر دانی پێدانەنێن ئیتر بەو چەکە خۆی بپارێزی و ناچاریان بکە دانی پێدا بنین لێرەدا سەرەتا ئەوە دەبینین لەگەڵ سەرهەڵدانی دەوڵەتدا تەماشا دەکەین شەڕ هەیە یعنی دەوڵەت بەبێ شەڕ نابێت دەوڵەت هەر کە ویست دەوڵەت دروستکەی دەبێ شەڕ بکەێت بەڵام کە دەوڵەتەکەش تەواو بوو ناچاری تند و تیژی بە هەند وەربگری و چەکت هەبێ و سەر بازت هەبێ و پارەکەت بۆ ئەوە دابنەی تاوەکو بەردەوام چەک دەکڕی بەبێ کۆتایی و شەڕێکە ینی کۆتایی پێ نیە هەر بۆیش تەماشا دەکەین فەیلسوفی گەورەی ژاپۆنی هۆژین کەرەتانی ئەڵێ دەوڵەت ماکینەی شەڕە هیچی دیکە نییە دەوڵەت بێگومان مەبەست لێرەدا بەتەنیا شەڕی چەکداری نییە هۆژین باس لەوە دەکا کە لە کاتێکدا دەوڵەت هەبێ جگە لە شەڕی چەکداری شەڕێکی دیکەش هەیە ئەمە دوایی دەینە سەرێ ویانیش لە بەشەکانی دووەم و سێمیندا باسی دەکەین کەوا بوو گوتمان با بڵێن وایە سەروەر دەوڵەتە و دەوڵەت و حکوومەتیش لەلایەن کۆمەلگاوە هەڵدەبژێنێ بەڵام ئێمە دەبینین لە زۆر کاتدا بەبێ ڕەزامەندی کۆمەلگا ئەو دەوڵەتێک کە گوایە ئێمە هەڵمان بژاردووە کۆمەڵێک بڕیار ئەدا کە ئێمە هیچ پێمان خۆش نییە
بڕینەوەی دارستان ئێمە پێمان خۆشە نەخیر. تەماشا دەکەین جادێک بۆ ماڵی بەرپرسێک دەچێ لەسەر عەرزی خوا لەسەر عەرزی دەوڵەت جادەیەکی دوور و درێژ بە کیلۆمەتران بۆ ماڵی بەرپرسێک دەچێ. ئایا ئەمە کاتێ حکوومەتمان هەڵبژار دەوڵەتمان هەڵبژار بڕیارمان لەسەر ئەوە داوە؟ نەخێر بڕیارمان نەداوە. پاشان تەماشا دەکەین دەوڵەت دەست دەخاتە ناو هەموو ئابوووریەکەمان. ئایا ئێمە بڕیارمان لەسەرەوە داوە؟ بڕیارمان نەداوە. بەڵام دەوڵەت ئەمانە هەمووی دەکا کەواتە ئەو ڕێکەوتنەی کە تۆماس هۆبز باسی دەکا ئەمەش لە ڕاستیدا زۆر نزیک نییە. کەواتە دەوڵەت و دیموکراسی تەماشا دەکەین ویانیش سەروەری و دیموکراسی ڕاستتر بڵێن تەماشا دەکەین لە زۆر بواردا لەگەڵ یەکتری ناگونجێن. ئەمەیان یەک. خاڵی دووەم کە گەشتینە کە پێویستە باسی بکەین گوتمان دەوڵەت ویانیش سەروەر ئەو کەسێک کە بڕیاری دوایی ئەدا. بەڵام ئایا ئەو دەوڵەتەی کە من تێیدا ئەژیم بەلجیکا بڕیاری دوایی ئەدا؟ با تەماشایکی دەوروبەرمان بکەین نەخێر. تەماشا دەکەین پەرلەمانێکی ئەوروپامانەیە. پەرلەمانی ئەوروپا لە بۆ زۆربەی شتەکانی ناو دەوڵەتی بەلجیکاش لە یاسا هەتاوەکو نازانم چی هەتاوەکو سوپا تەماشا دەکەین هەتاوەکو بەکارهێنانی بەندەرە ئاویەکان مەمەڕە ئاویەکان بەکارهێنانی وزە بازرگانی لەگەڵ فلان دەوڵەت بکە لەگەڵ فلان دەوڵەت نەکا لەگەڵ رووسیا بکەی سزات دەدەم لەگەڵ چین بکەی وات لێ دەکەم بەڵام ئەگەر لەگەڵ پۆلۆنیانەکەی وا دەبی. ئیتر ئەمە هەموو پەرلەمانی ئەوروپا یەکێتی ئەوروپا بوو نەک پەرلەمانی ئەوروپا بڕیار ئەدا. باشە پەرلەمانی ئەوروپا و یەکێتی ئەوروپا من هەڵم بژاردووە با تەماشایەکی ئەوە بکەین هەر 4 ساڵ جارێک لێرە هەڵبژاردن ئەکرێ. لە هەڵبژاردنەکاندا ئەتۆ پسوولەت بۆ دێتەوە. پسوولە لە بۆ حکوومەتی هەرێمی یعنی لە بۆ حکوومەتی هەرێمی وانش لە بۆ پەرلەمانی هەرێمی ببورن ئەو کەسانی کە خۆیان کاندید کردووە ناو ڕسمی ئەوانەی تایە سەر بەکام حیزبن ئەوەی تایە. پاشان لە بۆ پەرلەمانی فدرال هەمانە پسوولەکان لە بۆ پەرلەمانی فدرال کامە شەخص لە سەرناوی کامە حیزب وانیش سەربەخۆ خۆی بربژێر ویانیش کاندید کردووە. پاشانیش لە بۆ پەرلەمانی ئەوروپا کامە بەلجیکی لە کامە حیزب وانیش لە سەرلیستی سەربەخۆ خۆی پاڵاوتووە بۆ پەرلەمانی ئەوروپا. ئێمە دەنگ لەسەر ئەمانە دەدەین تەواو ئەمەیان دیموکراسیە. بەڵام کە ئەوان دەستنە ناو پەرلەمانی ئەوروپا ئەوان بەبێ ڕەزامەندی من دێن کۆمیسیۆنێک هەڵدەبژێرن و ئەو کۆمیسیۆنە بڕیارەکان ئەدا نەوەکو پەرلەمانی ئەوروپا کە من هەڵم بژاردووە. کۆمیسیۆنێک کە من دەنگم بۆی نەداوە هیچ هاوڵاتیەکی ئەوروپی دەنگی بۆ نەداوە ئەوان هەڵی دەبژێرن ئەو کۆمیسیۆنە گەورەیە هەموو بڕیارەکان ئەدا و سەرانی ئەو کۆمیسیۆنەش ئەنجومەنێکە لە وەزیرانی دەرەوەی حکوومەتەکانی ئەوروپا حکوومەتەکانی وڵاتانی ئەوروپا پێک دێ وانش لە سەرۆکانی وڵاتانی ئەوروپا پێک دێ بۆ بڕیارە چارە نووسازەکان ئەوان بڕیارەکە ئەدەن. کەواتە لێرەشدا تەماشا دەکەین دەبینین کە دەوڵەت لێرەدا تاقە سەروەر نییە. بەڵام شتێکی دیکەی گەورەتریشەیە باباس لێویش بکەین. ئەویش لە سەردەمی سەرمایەداریدا ئایا سەروەری چۆنە؟ لە سەردەمی سەرمایەداریدا ئێمە بینیمان دەوڵەت لەگەڵ دەوڵەتانی دیکە سەروەرن و بازرگانی دەکەن. تەواو هەتا ئێستا هیچ کێشە نیە. هەر کاتی خۆی دەوڵەت بۆ ئەوە دروستوە بۆی بازرگانی بکە و ئەوە لە تەبیعەتی دەوڵەتدا هەیە. دەوڵەت بازرگانی دەکە لەگەڵ دەوڵەتانی دیکە. بەڵام جگە لە بازرگانیەکە شتێکی دیکە هەیە لە سەردەمی سەرمایەداریدا بە تایبەتی سەرمایەداری ئەوڕۆ ئەویش ڕژاندنی پارەیە. ڕژاندنی پارەیە. ئێمە باسمان کرد دەوڵەت سوپایی هەیە و ئێستاش باز دەکەین کە دەوڵەت دەبێ ئەگەر دەوڵەت دەبێ پارە چاپ بکە. بەڵام ئەو پارەیە چاپکراوەی تۆ ئایا ئەتوانی بازرگانی لەگەڵ دەوڵەتێکیکە پێ بکەی؟ نەخێر. تەماشامان کرد حکوومەتی عێراق ئێستاکە بۆیە دەیەوێ دۆلار ڕابگرێ چونکە بازرگانی بە دۆلار دەکرێت نەک بە دیناری عێراقی.
لە دەرەوە. کەواتە لێرەدا تەماشا دەکەین دەبێ ئەو پارەی تۆ کە چاپت کردووە جگە لە کاغەز هیچ نرخێکی دیکەی هەیە نیەتی، دەبێ تەماشا دەکەین پارەیەکی سەروەرترەیە، کەواتە پارەکەی تۆ سەروەر نەبوو. چۆن دەوڵەتی بەلجیکا لە بڕیارەکانیدا سەروەر نییە، ئەو پەرلەمانەی من هەڵم بژاردووە، ئەو حکوومەتی من هەڵم بژاردووە سەروەر نییە، حکوومەتێکی سەروتر کە من هەڵم نەبژاردووە کۆمسیۆن یەکێتی ئەوروپای بڕیارەکاندا کە ئەوە دیموکراسی ترین سیستەمیشە ها ئینجا وایە. کەواتە لە بۆ پارەی دەوڵەتی شوایە پارەی دەوڵەت بەبێ دۆلار دەبێت دۆلار واتە پارەی سەروەر دەبێت دان بە پارەکەی تۆ دابنێ ئینجا تۆ ئەتوانی بازرگانی بکەی. ئەمەیان یەک هێشتا تاو نەبووە. پاشان ئەو بازرگانیەی کە لە ناو سنووری دەوڵەت دەکرێت بۆ نمونە عراق ویانیش ئێران ویان تورکیا هەر وڵاتێکی دیکە ئەمە بەتەنیا دەوڵەت نایکە، ئەمە کۆمەڵێک کۆمپانیا و بنەماڵەی سەرمایەدارن لە دەرەوەی دەوڵەتدا ئەو بازرگانیە دەکەن، ئەو بازرگانیە دەکەن دۆلار دەبن دینار دێنن زێر دەبن نازانم چی دێنن بەو شێوەیە ئیتر بازرگانیەکی زۆر گەورە دەکەن. لێرەدا تەماشا دەکەین لەلایەک دەوڵەت پێویستی بە قازانجکردنی دۆلارە دەبێت دۆلارتەوێ بۆی بازرگانی پێ بکەیت و دەوڵەت ئەو پارەیە چۆن قازانج دەکات وەکوتم لە ڕێگای کۆمەڵێک سەرمایەداری دیکە لە ناو سنووری دەوڵەتدا، بەڵام ئەوە حکومەت نییە ئەمانە حکوومەت بن. ئەو پارەیە زۆربەی جار کەواتە دەوڵەت بەخۆی قازانجی ناکە بەڵکو دەستی دیکە لە ناو سنوورەکانی دەوڵەتدا ئەو پارەیە قازانج دەکەن. بینیتان کاتێک کە پێچە و ماسکەمان لەسەر سەری دەوڵەت هەردایەوە دەوڵەت شتێکی ڕوتە هیچی پێ نییە لە دەرەوەی دەوڵەتدا سەروەری دیکەمان هەنا یعنی دەوڵەت ئەمە نییە کە ئێمە دەیبینی ویانش ئێمە هەستی پێ دەکەین ئیتر لە پارە بگرە هەتاوەکو چەک هەتاوەکو بڕیارەکانی حکوومەتدا. ئیتر ئەم پارە سەروەرانە هەر کاتێک بیان هەوێ پارەکەی تۆ بێ قیمەت دەکەن، دۆلار هەڵدەستێنەوە دینارەکەت دادەبەزێنن، دۆلار هەردەستێنەوە تومەنەکەت دادەبەزێنن، دۆلار هەردەستێنەوە لیرەکەت دادەبەزێنن، چونکە وەکووتم مەسەلەکە ئیتر ئەمەیە کە دەوڵەت هەموو دەسەڵاتێکی نییە. لێرەدا تەماشا دەکەین دەوڵەت ناچاری دەوڵەتانی دیکەیە واتە لێرەدا دەوڵەتی سەروەر دەبینی دەوڵەت هەیە بەڵام ئەو دەوڵەتە کە گوایە سەروەری هەیە دەوڵەتی سەروەرتر هەیە و هەر کاتێک دەوڵەتی سەروەر ئەتۆی بەدڵ نەبوو یانیش ئەتۆ دەوڵەتی سەروەرت بەدڵ نەبوو ئیعتیرازت کرد ناکۆچیت لەگەڵ کرد بە قسەی ئەوت نەکرد ئەو کاتە بە شەق ئەو سەروەریەت پێدەناسێنێ بە زەبری بۆمبای نوکلەر وەکو چۆن لە ناکازاکی هۆی هێرۆشیمەیاندا ئەو کاتە دەوڵەتت پێ دەناسێنێ و ناچارت دەکا کە دان بەو دەوڵەتە بنێ. لێرەدا تەماشا دەکەین هەژمونگەرایی و دیموکراسی هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە نیە. هەژمونگەرایی تەواوان شتێکی دیکەیە یعنی و ئەم چەمکەی کە دەوڵەت باسی دەکاواتە دەوڵەت پێویستە بۆ ڕێخستنی کۆمەلگا بۆ خزمەتگوزاری و بۆ بەرگریکردن لەو کۆمەلگایەدا ئەمەش ڕاست نییە لە هەموو کاتەکاندا کۆمەڵێک پارادۆکس هەنا. کاتێ دەوڵەتی نەتەوەی و سەرمایە دارەکانی ناو سنووری ئەو دەوڵەتە لەگەڵ دەوڵەتانی دیکە سەرمایە گوزاری و بازرگانی دەکەن لەوێدا ناتوانین باس لە دیموکراسی بکەین بەڵام باس لە دیموکراسی لیبرال دەکەین، باس لە نیۆ لیبرالیزم ئەتوانین بکەین. ئێمە کە باسی یۆنان دەکەین بە تەنیا باسی دیموکراسی دەکەین لەوێدا دیموکراسی هەیە
بەڵام دیموکراسی لیبرال نییە. ئێستاکە لەو سەردەمەدا دیموکراسیمان نییە، سیستەمێکی نیۆلیبراڵمان هەیە، ویانیش هەرە باشەکەی دیموکراسیەکی لیبرالمان هەیە. بەڵام ئیتر ئەو دەوڵەتانەی ئێستا لەسەر بنەمایەکی دیکە بەڕێوە دەچن، هەتاوەکو دەچێت حکوومەت و دەوڵەت لە هەموو شوێنێکدا لە خەڵکەکەی دوور دەکەوێتەوە. وەکو وتمان دیموکراسی بریتیە لە ڕێخستنی پەیوەندی نێوان چینەکاندا، و لە دیموکراسی دەوڵەتی کلاسیکشدا بریتیە لە حکمێک کە زۆرایەتی ڕەزامەندی لەسەرداوە، ئەمە شتێکی پۆپولیستە. بەڵام دیموکراسی لیبرال دیموکراسی لە چەمکێکە لە دژی دیموکراسی بە مانا کلاسیکەکەی، یعنی چەمکی دەسەڵات لە پۆزتیفەوە بۆ نێگەتیڤ لێک دەداتەوە. چۆن؟ ئەمە چۆنە؟ لیبرال دیموکراسی بە چاوێکی خراپ لە دەوڵەت دەڕوانێ، چونکە پێی وایە هەر کاتێک هەر کارێک ئەو بیکە دەبێ حساب بۆ دەوڵەت بکە، دەبێ حسابی پێ بدا و دەبێ ڕێگا بە دەوڵەت بدا بۆ ئەوەی ئەو کۆنتڕۆڵ بکە. بەڵام لیبرال دیموکراسی ئەمەی نایهوێ دەوڵەت کۆنتڕۆلی بکە. لە سیستەمی سەرمایەداری کلاسیکیدا چۆنە؟ بۆ نمونە سەرمایەدارێک 10 دینار دەخەوێنێ، لە ماوەی 1 ساڵدا لەو 10 دینارە ئەو 10 دینارە دەکاتە 100 دینار، لەو 100 دینارە لە 10 لە سایەی ئەو 10 دینارە دروست بووە. بەڵام ئەوەی دیکەی هەمووی ڕەنجە، ئەو 10 دینارەی کە خەواندویەتی بۆ نمونە با نەڵێن 10 دینار، ئەوە نمونەیەکی ڕنگ بێ زۆر باش نەی، با بڵێن 10 ملیۆن لە ماوەی ساڵێکدا دەبێتە 100 ملیۆن، لەوەی لە 10 بەتەنیا لە سایەی ئەو 10 ملیۆنەیە کە خەواندویەتی سەرمایەدار. ئەوەی دیکە هەمووی ڕەنجە، کرێکارە، خەڵکە پێیوە ماندوو بووە لە کارگەکەدا ئیشی بۆ کردو، ئەو پارەی گەیاندۆتە ئەوە لەوێدا تەماشا دەکەین ململانێ دروستە بێ. کرێکار خۆی ویانیش ئەوانەی کە لە کارگەکەدا کاریان کردو، ئەوانەی کە کەلوپەلەکانیان هێناوە و بردویانە و فرۆشتیانە و بریتیانە بازان و ئەم جۆرە شتانە پێیوە خەریک بوونە، ئەمانە هەموویان گلەی دەکەن، گازندە دەکەن کە ئەڵێن ئەتۆ لە 90 بەرهەمەکە بۆ خۆت دەبێ، بەتەنیا لە 10 بۆمێ کە لە ڕاستیدا لە 90 بەرهەمی ئێمەیە، ئەتو بۆ دەکەی بەتەنیا لە 10 هیچ تۆیە. لێرەدا دەوڵەت دێ باجی لێ دەستین لەو سەرمایەداریەوە، ئەو باجە لە بۆ خەڵک خەرج دەکات، لە بۆ قوتابخانە، لە بۆ نەخۆشخانە، لە بۆ جادا، لە بۆ ڕێگاوبان، لە بۆ دەرمان، لە بۆ ئەو کەسانەی پیر و پەککەوتنە، لە بۆ ئەو کەسانەی کە توانای کارکردنیان نییە و بۆ هەتا دوایی. بەڵام ئەوەی کە نیۆلیبرالیزم باسی دەکا ویانیش بە شێوەیەکی نێگەتیڤ لە حکوومەت دەڕوانێ، بۆ ئەوەیە بۆ ئەوەی حکوومەت چاودێرینەکە ئەو چ دەرمانێک لە تورکیا دەنێتە کوردستانی عێراق دەیفرۆشێ، لەلایەک ئەو کەسە و بازرگانە کە زۆربیان حیزبین لە کوردستاندا باس لە ڕیفراندۆم دەکەن، باس لە دەوڵەت دەکەن، ئەڵێن هەتا ئێمە دەوڵەتمان نەبی هیچ نین. بەڵام لە لایەکی دیکەدا تەماشا دەکەین ئەچێ لەگەڵ دەوڵەتێکی داگیرکەر بازرگانی دەکات، دەرمانت بۆ دێنێتە ژوورەوە، لە هەمان کاتدا ئەڵێ دەوڵەت نابێ هەبێ بۆ ئەوەی پشکنی دەرمانەکانی من نەکە، ئەو دەرمانە چەند سەختەرە، چەند زیان بەخشن، نابێ کۆنتڕۆل هەبێ، نابێ لە خابوور و لە دەواازەی نازانم چی ئیتر دەستگایەک هەبێ کۆنتڕۆلم بکە، نابێت دەستگایەکە عراقیش کۆنتڕۆلی بکە، حکوومەت یاریمی کوردستان هیچ، ئەوە لەژێر دەستی خۆی دژایەتیکردنی ئەوان ویانش بەرگریکردنی ئەوان لە ئۆتۆنۆمی و لە حکوومەتی فدرالی و قەوارەی هەرێمی کوردستان و ئەم جۆرەشانە هەمووی لە بۆ ئەمەیە، لە بۆ هیچی دیکە نییە. و ئەمە دێ لە هەمان کاتدا تەماشا دەکەین لە بۆ ئەو مەبەستەیەتی کە کۆنتڕۆل نەبی لەسەریدا، هیچ حیسابێک نەدەتە دەوڵەت کاری بەسەردانە بێ، و ئەمە لە ژێرناوی سەرمایە و بازرگانی ئازاد دەکرێت.
وەلا هەمان کاتدا هەروەکوتم بە پێچەوانەی دەوڵەتی کلاسیک و سەرمایەداری کلاسیکی کە بەشێک باج لە سەرمایەدار ئەستێنێ و ئەیداتە کۆمەلگا لە بۆ کۆمەلگا خەرجی دەکا ئەمەش نادا ئیتر بەو شێوەیە تەماشا دەکەین لە سەردەمی نیۆلیبرالیزمدا کە ئێستا ئەو سەردەما ئەوەیە تەماشا دەکەین دەوڵەت بە هەموو شێوەیەک سیستەم بە هەموو شێوەیەک هەڵوەشاوەتەوە. ئیتر نیۆلیبرالیزم تەماشا دەکەین بەو شێوەیە دەوڵەتی لە ناوەڕۆکی خۆی دەرخستووە، دەوڵەتی بە تەواوەتی هیچ و پوچ کردووە. لێرەدا دەینە کۆتایی ئەم بەشە چونکە دەزانم نیو سەعاتە قسە دەکەین، نیو سەعاتیش بەسە لە بەشەکانی ئایندەدا ئەو بابەتە بە کورتی و بیر خوێنران دێنینەوە زۆر بە کورتی وە باس لە ئەوە دەکەین کاتێک سیستەمی نیۆلیبرالیزم بازرگانی دەکا و بازرگانیەکە لە کۆنتترۆل دەرەچێ ئەمە چ زیانی دەبێت بۆ دەوڵەت. ئەم دەوڵەتە کە کۆنتترۆلی لە دەست داوە چونکە بە تەنیا هێرشەکە لە ناوخۆنایە کۆمپانیای دەرمان نییە لە هەولێر دەرمانی سەختە دێنی، بە تەنیا بەنزین و نەوت نییە، شتی دیکەشەیە. بۆ نمونە تەماشا دەکەین هەڕەشەی کۆمپانیایکی دیکە ئەمریکیشە، یانیش هێڕشی ئەم کۆمپانیایکی دیکە ئەمریکیشە کە خەڵکەکەی تۆ پێویستی بەو مادێ ئەو مادێت لە بۆ دێنی بەڵام بە ئارەزووی خۆی وە حەز ناکاتۆ هیچ کارێکت پێدابێ هیچ مداخلەیەکت تێدابێ وە لەوێدا تەماشا دەکەین دەوڵەت ناچارە سیستەمێکی دیکە بگرێت، تەدبیرێکی دیکە بگرێتە دەست، ئەویش مارکەنتەلیزمە. باسی مارکەنتەلیزم دەکەین لە ئەوەدا لە بەرنامەی ئایندەدا بەشی دووەمدا واتە و بەردەوام دەبین لەسەر هەژمون گەرایی نیۆلیبرالیزم. باس لەمانە هەمووی دەکەین، باس لەوە دەکەین کە لە ئەمریکا چۆن پێشتر تەماشای ئەو بابەتانە دەکا، ئەو بابەتانەی دەکردن ئێستا چۆن تەماشای دەکا و باس لەوە دەکەین کە ئایا دەوڵەت بێلایەنە یان لایەنگرە. بۆ نمونە لە ساڵی 2010 قەیرانێکی ئابوو فینانس و دارایی گەورە دروست بوو، تەماشامان کرد لەوێ لەو کاتەدا پارەی ئێمە پارەی هاوڵاتیان لە بانک دەستی بەسەر دەگیرە. چوینە لای دەوڵەت گوتی ناتوانم هیچتان بۆ بکەم، کەواتە دەوڵەت لایەنگری کامیانە. باس لەوەش دەکەین. ئیتر پاشان باس لە قەیرانی ئابووری دەکەن کە قەیرانی ئابووری لە ئەنجامی چی دروست دەبێ وە سەرمایەدار بۆ ئەوەی ئەو برینەی تۆ مادەیەکی سڕکەری بەسەردا بکە کە زۆر زار قەرزە، زۆر زار کارتی ڤیزایە، زۆر زار شتی دیکەیە، ئەمانە چی لێ دەکاوە، ئەمانە چۆن کاریگەریان لەسەر ئێمە دەبێ و بەردەوام دەبین لەسەر باسکردنی پارەی حاکم و دنیا بەرەو کوێ دەچێ. باس لەمانە دەکەین و بە شەڕی ئۆکرانیا و دوای ئۆکرانیا شتی دیکەش ڕوو ئەدەن کە بەڕای من قەیرانی تایوانە واتە شەڕ لەگەڵ چین. بۆیە تەماشا دەکەین ئێستا جۆ بایدن لە دوێنێ لە کیڤی پایتەختی ئۆکرانیا بوو لە پڕەوە چوەوێ ئەوە لە هەمان کات دەگەوتین تەحەدایە وابزان بەتەنیا کەنەدی کاتی خۆی چۆتە ژێر دیواری شەرم، دیواری ئەڵمانیا و لەوێ هاواری کردووە گوتیتی من بەرلینیم، یعنی ئەوە تەحەدای یەکێتی سۆڤێتی پێشتری کردو کە ئەو بەری سۆڤێت بوو ئەو بەریشی ئەتوانین بڵێن ناتۆ بوو یانیش خۆر ئاوا بوو. ئێستا کە جاریەکەمە دوای کەنەدی بایدن بەخۆی دەچێتە هەرێمێکی شەڕ و ئەڵێن لە وارشەوە بە قیتار چۆتە ئەوێ و لە کیف لە ڕێستۆرانتێکدا نانیشی خواردووە و ئەمە بۆ ئەمەیە بەڕاستی ورە بداتە تایوان و ئۆکرانیا تاوەکو بەردەوام شەڕ بکەن چونکە ئەم شەڕە بە ڕووسیا ناوەستێ دەگاتە چین و ئەمە چکارە ساتێکی بەدواوە دێ. باسی ئەمانە دەکەین بەڵام باجارێ لێرەدا بوەستین تاوەکو بەشی ئایندە لە بەشی ئایندەدا درێژەی بابەتەکان باز دەکەین
زۆر سوپاستان دەکەم تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون. دووبارە داواتان لێ دەکەم ئەو بەشە ویانش هەموو بەشەکان ویانش کەناڵەکەمان بە دۆست و ڕەفیقانتان بناسێنن بۆ ئەوەی ئەو بۆشایی کە لە ناو مێدیای حیزبی کوردی هەیە خەریکی شەڕە چەق و شەڕە دەنووک و سیاسەتی ڕۆژانەی بێمەعنا و خۆ دووبارەکردنەوەیە جگەل لە ئەوەی وان با تەماشای ئەوانیش بکەن بەڵام بە تەماشای شتی دوور و درێژ و استراتیژیش بکەن کە ئەوان بۆیان ناگوازنەوە. زۆر سوپاستان دەکەم تا بەشی ئایندا کاتێکی خۆش هیوا خۆشناو.